سڵاو ئەزیزانی من لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتتانین بۆ درێژەدان بە باسکردنەکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان هەروەها بزانین لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بەشی کۆمەڵناسی کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی چەندە بە پارالێل بە زانکۆڵاوین بە ئێواران هەروەها بزانین کۆمەڵناسی چ بابەتێکە و لە شوێ گرنگی خۆی دەرئەخات ئەوەی خۆشەویست لەگەڵمان بن بۆ وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. ئەو کۆنمرانەی بۆ خۆشەویستمان پیشاندا بریتی بوو لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە بەشی کۆمەڵناسی لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان. کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بەشی کۆمەڵناسی یەکێکە لەو بەشە گرنگانەی پەیوەستە بە ژیانی کۆمەڵگاوە. لەو شوێنانەی کێشە و هەروەها ناخۆشیە خێزانیەکان یاخود کەسایەتیەکان هەیە کۆمەڵناس ئەتوانێت دەوری خۆی تیا ببێنێ و چارەسەری بکات. ئەتوانێت لە چاکسازیەکان یاخود لە گورتوخانەکان یا ئەو شوێنانەی کە وەکو پاڵپشتیەک و وەکو ڕێنماییەک بۆ ئەو کەسانەی کە تووشی حاڵەتی دەرونی و کێشەی خێزانی بوونە ئەتوانن دەوری خۆیان ببین و چارەسەری هەموو ئەو کێشانە بکەن و کۆمەڵگایەکی تەندروست لە هەرێمی کوردستاندا دروست بکەن بە هیوای ئەوەی داتا و زانیاریەکانمان جێگەی سوود و ڕەزامەندیتان بێت. ئێوەی خۆشەویستیش لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان بێبەش مەکەن لە بینینی ڤیدیۆکانمان.